زانە ئیسا کە ئێمە هێستا شوێنەیمانە کە باسی یەکەم کە ڕۆژێ بوو مناڵەکانمان جێلا لە ماڵە مناڵ هوردا ئەوە نانمانە بۆیان نەو لە ماڵە جێبێلین ئەڕۆیمان دەی تا ئێوارە بزانیم جاکە بەشکم لەولا ئێمڕۆ عیش بکەین عیشەکە بەیانی بدەینە چ شتیە بە حەقی قورئان شەو هەڵسیامە سەعادیە یەکلێل دووسێترا ڕۆیمانە سەمون جۆبی ئەوەنە لە کەلاریان کرد بڕێ سەمونمان سەنە هاوردمانە تۆ دەی بۆ مناڵەکان وتمە بەشکم خوایە لە خۆیان لە خۆتان زیاو لێ بفرۆشن یعنی ئەوە لەونە ئێمجا خۆم بەیانی لێ خەڵکان ڕۆیمە بۆ عیش وتمە بەشکمە خوایە بە حەقی قورئان ماڵ برام بووە بە حەقی قورئان سێنان لە تەشتما بووە 500 خێزان بوومانە لە ڕووم هەڵناتە لای براکەم باس بکەم بێژم ئەم سێنانمان هەیە لە ڕووم هەڵناتە باسی بکەم وتمە لە لەش خۆمان ئەوڕن قەیناکان نوێتی قەرار خوایە هەڵبەتە ئێمە لەبانە قەنگۆ چاڵە خەلە و لەبان ڕان و لەبان قۆناغ و ئێمجا کە ئێمە حەتاکو بوو ئێمە پێشمەرگەوە ڕەزالەت خەڵک پێشمەرگەیەکە دەخاون میێوانی ئەهات نەیەوت میێوانەماتە ئەوەی پێشمەرگاتە وەک مناڵ خۆی خەڵک سەیریەکرد خەڵک بەلەوە شتێکی لە ماڵە بێ بۆ پێشمەرگە دایەنە ئێمجا کە یعنی خەڵک دەستی وەشار نەگەی خەڵک حیوانی بوو گۆشت بوو مامر بوو ئەم شتێ لە بوو نەوعە چ شتێک بوو کەم بوو یعنی ئەوە بەش پێشمەرگە دایمە بنێتە لاوە پێشمەرگایەتی ئەو ڕۆژەوە ڕەزالەت و لەسەر شان خەڵک کریا شەو جوونێکە خستە ڕێ جوونێ شوعی دەخستە ڕێ جوونێ هادەوێت من عێراقچیمان خستە ڕێ بەیانی جوونێترە هاد و دەی ئیمشەو میوانتان تێبوو ئێمە خۆمان ڕۆیمان قاکەرم بەخوا گشتیاوە بەر چاومانەوە بوو لەبان ئەو ڕۆیمان قاکەرم باگەوازیان بۆ خەڵکەکە کرد مەجموعەیە چۆڵ بوو باگەوازیانە کردیان وت با ئەوەی خەڵک دێکە هاتە بڕاتە مەجموعەکە بەشکم وەک کتێبکە بگیریە ئیتر باگەوازیانە کرد خەڵکەکە ساخۆیە کردە چاو قایمی هەوا لە هەیەکێ لە سووک کەلاوەیەکە خۆی مادای حەتاک و ئەوەی ماوە ئایلە خۆزەلام گشتی بریە ئەوەی مەوالیت و ئەوەی مەوالیتی گیریها ڕیشی چەرم بوو سەر و پای پەتی بوو گشتی بریە بەس ئایلە باوازیانجە کرد ئایلەیش نەمێنیە گشتی بڕوات ئەمجا تارێ بارەقیش گۆبان سەرمان و ئاسوور ڕێ خوارد ئەوە حاڵی تر ماینۆ ئێمە بۆ ڕەزالەت ماینۆ بەخوا هەزار گلەد وتمە هەزار گلەد وتمە خۆزگەمە و کەسیە لەوەها کەسی نەما بۆ خۆی ڕۆی ترێکی نەما بەزنەوە بێ ئێش و ئازار ئێمە ماینۆ بۆ ئێش و ئازار و ڕەزالەت بۆ تینێتی و برسێتی و سەر و پاڵکەفتی لە تاو حیاچوون مەجموعە ئاوەدانکردنەوە وتر یعنی ڕۆیمانەوە ئاوای خۆمان ئەمانوت لەو هەردەیە لە کۆریان و هەردە وڵاتەکەی خۆمانە بمرین بەس لە دوای دەست خەڵکی تر خەڵ لە دواوە بۆڵە نەکاوت تەقای ئەڕۆیت گوڵەچنەیە شتێکت بکردیا لەم دەورسمودا وە تفەنگەوە غێر تەبعاً مستەشار و دەسەڵاتدارەکان خەلەو شتیان نەکرد خۆ وەسەلەی تفەنگەوانیش تفەنگ جووا و خەڵکیانەدا و خەڵکەکەیان دەرەکرد لە ناو گوڵەچنەکە کە گوڵە خەلە گردوەکەی لە دوای دەڕاستە و چشت لە بیرمان چۆنە ڕوا بەخوا مەگەر ئەو کاتەوە هاوە خڕەی بێڵ و ئیتر نازانم زروفێتی ئێمە ژۆگەوانەوە شۆفڵدا ئەپۆشرین داخۆوە بێڵ و چشت خڕێ خاک و بێڵ ئێمە چۆن لە بیرمانە ڕوا من برایەکەمە نفالە 20 ڕۆژ و ژنەکەی گواستووەوە 20 ڕۆژ و چایەکی نەخوا لە نۆماڵێکەیە ئەی خەڵ چۆن لە بیری ئەڕوا من باو مناڵەکانم هەست ساڵی بۆ بڕیا و لە عەبوغرێب دەرچوو کەوتە بەرەم لافاوە چۆن لە بیرم ئەڕوات لە پاش تەعزیب ئەرچی لەشی بوێشتان زامەکەی خاستۆنەوی ئێ خەڵکەوانەی چۆن لە بیرە ڕوا باوک مناڵەکانم سجن لە ئاوایە بیمان کە یارە هات دەور ئاوایی گردی هەر لە هەنگاوێکە لە درەوبی وا ئیغبارێکەمان بۆ کریاوی هەر لە هەنگاوێکە دووسێ جاشیان دانیاوی ئەو زەمانە جاش هینی قالە فەرەج بوو جاش تەحسین بوو جاش عاسیڕەوە بوو جاش ئەمانە گشتی لێل ئەمن و ئیستیقبارات لە بەغاوات و هەر لە یەک بنگسا و دوو جاشیان دانیاوی حتا وەگە دەور ماڵەکەمانەوە بان خانەکەمانە وها ئیغبارێکە کریاوی
ڕێکەیش وا باوک مناڵەکانم لە درەوی ئەکرد لە ڕێکەوە تا ئەچێتە ئەوڕێشە دوو تارێ سەمتینیش هەستوی ڕێ خوارد حتا ئیتر ئەو نەیزانست شتەکەواتانێ ڕێک هاتەوە گشتمانیان گرت کردمانیانە غورفەیەک و ئێمە و ماڵ برایەتری لە یەک حەوشا بمان هەردوومان خێزان بمان کردمانیانە غورفەیەکەوە و دوو جاش لە دەم قاپیەکەمان ئەوەستیە نەیانێ لە ئەو ئاوایە دوو زەلام لە دەم حەوشەکەەوە سەیر حەوشمانیان کرد هەردووکی ئەوانیان شاور کردیانە لایەمەوەیتر بێ خەبەر بێ ئەوەی ئەم ئاوای بزانێت کێچی پێاتە و کێچی پێناتە ئێمە چیمان تا باوکیان هاتووە لە درێ و گردیان بلەمعنا لە گوێ درێژەکە داوەزی هاتنە سەر و ملیاوە چەپۆک وەڵا گردیان بردیان ئەو شەوە تا بەیانی لە ماڵێکا بوو هەمانۆ لە ئاوایی تازە خالید گەرمیانی دەرچووە خالید گەرمیانی هاتەتە خان ڕۆسەماغی پێژن ڕۆسەماغا خالید وتوی ئیمشەو ئەڕۆم لە ژێر عەرزا بێ کاکە برا بەرەدەم ڕۆسەم ئاغا وتوی وەڵی ناوێ بڕۆی تو بڕۆی یەک کاکە برا ئەوان تو ئیمشەو بڕۆی یەک تەقە بکەی 200 کاکە برا لە سپێسەرە ئەکوژن ئەم نەیە لاوی حتا هاتووە کەلەکەی پشت ماڵ یعنی کەلێکەیەتر نێزگ ئاوایەوەوە حتا ئەو کەلە خالید گەرمیانی هاتووین بردویانەوە وتوی من تەقە ئەەکەم بەشکم کاکە برا ڕاکە وەڵا نەیانێ لاوی ئیتر ماوە بەیانی ڕۆی حتاک و مناڵ و بردیان ڕاستیەک بلای ماڵە لەو ڕاستیەدایە نییە نەیانێ لە ئێمە بڕۆین بۆ لای یەک دوو کەس خەڵگاوای ڕۆی بۆ لای ئەوە لە نێزگۆینیان کردتر نیانە تیارە بردیان دەمان خەبەری نەوی یعنی ئەو کاتە ئیتر لەوە دووە من وتم بەخوا دیارە ئێمەوە هیچ نامرین بەرگەی چ زۆرە گرین چونکە بمردایەمان ئەلم کاتە ئەمردی دوایە جا ئەوان گرت پڕ حەوشمان و بمدیا وەڵای ئەمجا نان و ئاشمان گەرەکە دەبێ ئەوە حەمکۆی داخ و دەرد و ئەمجا ئێمە دەستمان کردە نان و ئاشکردن بۆ ئەوان بەلەوان لە سعات سێوە نەیانێ لای ئێمە لە ماڵ دەرچین ئیتر ئەمن بەسەرهاتمانەیە کەنیشکەکە وایە ژمەوە باوشمەوە لە ئەو کەنیشکمە لە بردمانە کەرکک لێل وایە بردم بۆ دکتۆر لە ئەنفالەکە کەەوە ئەنفال کردیای نەمە منێژمی کەنیشکەکەم بردە کەرکک لە کەرکک شەو سەیرەکەم هیچ قیمەتی نییە چەند بتڵی خوێنم لە خۆم گرد و خوێنیاندا لێ سەیرەکەم کەنیشکەمی لاکە ڕۆیم بۆ لای ئینەکان وا شەوە مێننەوە وتم کەنیشکە میلاکە هاتن وتیان وڵات کەنیشکە دەی نەختەی پێ ڕۆی بێ قوربانیە وتم ئیسە من چی وتم کەنیشکەم دەرەکەم وتیان ئەوێستا دەریەکەی ئیسە باشە دەریکەی دەری ناکەی بمێنێتە ڕۆژۆ دوایی ئەکە پیتە ژێر تاقی بوو چشت و بردم گوتی ئەوێ وەک ساخ حتا ئەیوەی بۆ هەرکە وەک ساقەڵی گری لە هیچ کوێ لە کەرکووک کەنیشکەم پێچانوتم بەبە وەک خەفتن هاوردمە دووست هاوردمە کفری لە کفری وازار عاڵیانە ئەرە وەڵای ئەمە مەجموعەیە یەکمانە گرت و یەک ئەمانوت با کۆمەڵێ بین و زەلامێ دوان خزمی تیا بێ ئەڕۆیمان درەومانە کرد ئەڕۆیمان عەمەلەمانە کرد ئەرە بەخوا من هەر لە بەیان تا ئێوارە بێڵێک یعنی عان لەو مەنتیقەیە بیمان ئیتر خەڵخانە تەختکردنی بوایە خۆڵ ناوخان و ئەم شتێ لە هوردە شتێ لە گشتی ئەم کرد یعنی ئەمەم نەوە ئەموت هەب بکرێ ڕۆژی 4 دیناری تیا بێ باشە بۆ من ئێمە وەلۆن ئیتر ئێمە چیمان بوو هیچمان بوو کەسێ بێ سەرپەرشتیمان بکە گەورەیە بوو بێ ئێمە بڕێک سەر لێ شێویان خەڵک داخۆ خەڵکێ هیچ شوێنێ نەدوینێت ئەنفال بکرێ گەورەکەی بڕوات داخۆ وردەکەی چیەکە ئێمە ئەو لەو نەتایسە دنیامان هاون ئیسەیشە بمانەتە مۆنیکا و بمانەتە پترۆڵ و بمانەتە شەڕە کورسی و هەروە بمانەتە ئەم شتێ لە بۆ خۆی مناقەشەی ئەم شتێ لە لەسەرمانە ئەگەر ئەنفال و کیماباران و ئەی ئەم هەم کۆماڵ کاولی بەسەر هات خەڵکە نوایە ئەم حکومەتە گەیان ئایە وەم هینەداخۆ
ناگەخان ئێوە پێتان وایە برینی خەڵکی ئەنفال چۆنەگرێ ساڕێژ ببێ بەچی ساڕێژ بێ؟ وەڵاهی هام لە ئەقلێکە برین ئیسە ئێمە سەدام حوسێن کوژریا کە ئەیدام کریا دوو لە ڕێوە تۆپی لەسەر ئەنفالنێ ئەوە لەسەر شیعەی ئەو خوارەبێ عەلی کیمیاوی کریا لەسەر هەڵەبجە بێ ئەنفال لێ نەپرسریاوە حەق ئەنفال هیچی پێ نەکریاوە حەق ئەنفال مستەشارەکانە حەق ئەنفالە چونکە ئێمە مستەشارەکان ئەگەر وا خۆیان هێنانەکرد خەڵکیان مخێر بکردایە بیان وتایە وەڵاهی ئەوە مستەشارە ئەوە کێ خۆی وە مستحق دشمن خۆی ئەزانێ خەڵک خۆی ئەزانێ کێ ئەوە مستحق ئەزانێ دەست خۆی بۆ خۆی باوایە نەبووتایە گشتیان نەداتە ژێر باڵیان و دۆخانانەیان بۆ بڕێتەوە